تۆ ناخۆش بوو تەمارێ بزنیش گران بووە کاکە سەیری بڵێ بزن حیوان نییە ئەی بزن حیوان نییە داماوە مەڕ بە 6,000 بێ بزنی هەر بە 6,000 بەس بزن چونکە عجوولەسەی چۆن بەستوتانەتەوە مەڕەکە عیبی نییە فەقیرە یعنی سەب بەراورد بە پار ئەمە پار بە چەند بوو ئێستا بە چەندە خۆی بزن 4,000 کرد ئیسە 6,000 قەڵەو بێ بەس گیس 7,000 ئەم مایانە ئەم حیوانانی کە ئیبینین چەنی بەرهەمی خۆمانە وڵی بەرەمی خۆمان هەر زۆر کەماوە تۆ بڕۆ لادەکانی سەنگاوی منتیقی خۆمان سەیریکە ماڵە دوانی لە ناو مایانەکە لە ناو مایانەکە وڵی لە سا بڵێم بیستی ماوە تۆ بەرەمی خۆمان ئەمە هەمووی لە دەرەوە هاتووە هەمووی لە دەرۆیە بڕۆ نیوەی ئێرانیە سووریە ئۆکرانیە نام کوێندەریە هێت هەموو یە بۆ ئیران جۆرجیە ئەرێ ئەو ئەشیان ناسنەوە یەکسەر ئای چۆن ئارەوەڵا هەمویانە ناسین هەمی نیوەی کلکی هەیە یێرانێکە ئەو سوورانەیە عربێکە ئەو شاخدارەیە ئادەی وەرە ئەمانم تۆزە بۆ جیاکەرەوە بزانین وەرە وەرەسە بۆ جیاکەمە ئادەی بزانم ئەمە چییە ئەمە کوردیە ئەمە کوردیە ئەمە کوردیە ئەم شاخدارە عربیە ئەوە عربیە بڵێن ئەمە خۆمان شاخی نییە ئەمە ئێرانیە ئەوە ئێرانیە کە هاتووە تێگەیشتی ئەمە لە ناو ئەم تەلبەنە ئەوە نەنۆعیتیا ئەوە سێ نەوعیتیا لەناو لازم اخذ